ئێمە لێرەوانێ لێرەوە ئەو هێڵی خیانەت شەرمەزارەکەین لێرەوە پیان ئەڵێن ئێوە وەکو هێڵی خیانەت وەکو هێڵی فاشستی داگیرکەر و تورکی فاشیز ئەبێ بزانن بە کوشتنی ڕۆڵەکانی ئێوە ئەنجامگیر نابن ئەوەی سەر ئەکەوێ هێڵی تێکۆشانی سیاسی و ئەخلاقی و دیموکراتی و ئازادی گەلی کوردە لەبەرەوەی ئەم هێڵە هێڵێکە پێکەوە ژیانی ئاشتیانە و دیموکراتیانەی گەلان بە بنەماگرێت دیموکراسیەت و ژینگە دۆستە هێڵێکە ئەتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بەگشتی بکە بەداخەوانێ کوردی خائین کوردی کە لە هێڵی پەدەکە خۆی ئەبینێتەوانێ ئەمانە چەندین ساڵە گیانی ڕۆڵەکانی ئێمە ئەکێشن لە بریەوەی خەبات و تێکۆشان بکەن بۆ ئازادی و دیموکراتی دێن کەسە پێشەنگەکانی ئێمە لەناو ئەبن بە درێژایی مێژوو هەر بەو شێوەیە بوو بۆ شێوازە کاریان کردووە هەر لە سلێمانی موعینیەوە بۆ سەعید ئاڵچی و دکتۆر شڤان و بۆ دوجاریش شەید دیار و هەموو ئەو شەید فەرهاد شبلی و هەموو ئەو شەیدانەی تر هێڵی خیانەت هێڵی نۆکەرایەتی هێڵی وابەستەیی هێڵی بێئیرادەیی لەناو کووردا دەمێکی درێژە دەوامەکە بۆیە ئەڤاڵ دیار غەریبیش شەیدی دەستی ئەو هێڵی خیانەتە هێڵی نۆکەرایەتیە بوو بۆیە هەڤاڵانی وەکو هەڤاڵ هەڵمەت زوو درکیان بۆەوە کرد ئەو ڕەوشەی لە باشووری کوردستان گوزەرێ بەڕاستی ڕەوشێکە بێچارەیە ڕەوشێکی بێچارەسەریە ڕەوشێکی نۆکەرایەتیە ڕەوشێکی بێئیرادەبوونی کۆمەلگا و گەلە بۆیە بەدوای ڕێگە چارەی تازە و ڕێگەی ڕاتەقینەی شۆڕش گەڕای ئێمە هەڤاڵ دیار غەریب بووین بۆیە هەڤاڵ دیار وەکو مامۆستا وەکو سەرکردە وەکو بیرمەت لەناو گەلە تێکۆشانی کردبووە ڕێگەی ڕاتەقینەی ڕێبازی شۆڕەجێڕێتی چییە؟ ڕێبازی شۆڕەجێڕێتی ڕێبازی ئیرادەبوونە ڕێبازی زانابوونە ڕێبازی زانست و ناسینی نەتەوەگەیەتی بۆیە لەم هێڵا بەرپەرچی هێڵی خیانەتکاری هێڵی نۆکەرایەتی هێڵی بەکرێگیراوی هێڵی بێئیرادەبوونی دایەوە هەر بۆیە داگیرکەران و دوژمنان و خێڵی خیانەتکاری زوو کردیانە ئامانج لەم چوارچێوە توانین باسی هەڤاڵ دیار غەریب بکەین.